بڕیار سڵاو لێ بێ بەیانیت باش تۆ گوڵە حەجز نەکردووە بەیانیتان باش بەیانی باش لەلای من تەنها ساردەی دوو ڕۆژی خۆشەویستی نییە بەڵکو هەموو ڕۆژەکانی دیکە لەگەڵ دۆست و ئازیزان و خێزان ڕۆژی خۆشەویستیە بۆیە جیاوازتر من لە ئەو ڕۆژە لە ڕۆژەکانی پێشووتردا ئامادەکاریم کردبوو گوڵیشم کڕیوە من ئێستا لایەکێک لە دوکانەکانی گوڵفرۆشیم کە وەکو ئێستا ئەگەر کامێرەمانەکەم نیشانی بدا سانە ینی ئەمە هەمووی چەند ڕۆژێک بەر لە ئێستا کردراون حازر کراون و بەشێکیشیان نرخیشیان لەسەردانراوە ئەمان هەموو گوڵی سروشتین ینی من لە بەیانیەوە کە لێرەم خەڵکێکی ێزگار زۆر لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو گوڵانەی لێرە حدس کردووە و بە شێوەیەک ئامادەکاری پێشوەختیان کردووە من قسەی زیاتر ناکەم کاکدەشتی لەگەڵم دەبێت خاوەنی ئەو شوێنەیە کاکدەشتی سلااو لێبێ ڕۆژی خۆشەویستیت پیرۆز بێ پێمان بڵێ بازار چۆنە و جیاوازتر بووە لە ساڵانی پێشووتردا ئێستا خەڵک زیاتر گوڵ دەکڕن و لە ڕۆژانی پێشووتردا حدز دەکەن لە لای ئێوە سەرەتا بەخێر بێن بۆ گوڵی سروشتی ئەمستردام ڕۆژ ئەمڕۆ کە ڕۆژی ڤاڵەنتاینە وەکو دەزانکەوە لە ساڵی یەک ڕۆژە بۆیە خەڵک ئەوەی کە کڕیاری گوڵێک لە ڕۆژەکان دیکە ئەکرد ئەو ڕۆکە زیاتر گوڵی دەبات و بەڵام ئەوەی کە کڕیاریش نییە ئەو ڕۆکە وەکو عادەتێک لە بین جا خۆشەویستان مەفهومێک لەوانەی غەڵەت تێگەیشتبین زۆر مەبەست ئەو نییە کە کەپڵ نا یوا هەیە وەڵا لۆ داچی دەبا یوا هەیە لۆ خوشی دەبا لۆ خێزانی دەبانی شتەکە با بەغەڵەت لێک نەدربێن هەمووی کەپڵە و هەمووی بەدزیە و نازانم توانم بڵێم 60 هەفتای تا هەشتای زیاتر هەمووی لۆ خێزانی خۆی بە ئاشکرا دەبا هەشا وەکو گوتم دەگمەن هەیەانی تێیدا لۆ داچی دەبا لۆ خوشی دەبا لۆ کچی دەبا ئەوانش تێدا لە ساڵانی ڕابردوو بنمونە لە هەندێک لە فرۆشگاکان بە تایبەتی لە ڕۆژی خۆشەویستی هەبوو ئۆتۆمبیلی بۆ خۆشەویستەکەی دەکردە دیاری ینی بابەتی بەنرخ بوو لەلای ئێوە ئەم ساڵ هیچ ڕووی داوەتاوە کەستا ئەو شتانە هەیە ساڵە نەک لە ڕۆژ ڤاڵەنتاین لە ڕۆژەکان دیکەش هەیە بەڵام شتێکی هەیە ڕاستی حقیقەتە با خەڵکی بزانی هەندێک مبالغەی تێدا کرێ لە لایەن گوڵفرۆشەکان لەگەڵ ڕێزم لەوە هەندێکیان مبالغەی تێدا کرێ ینی یوا هەیە دێت گوڵفرۆش هەبووە کە سویزی خۆی دانە ینی کەسەکەی خۆی دانە تەنها لۆ ڕکلامێک شتێک ئەو شتانەمان هەیە بەڵام شتی حەقیقی شێ بەڵێ هەبووە لێرەکەوە زێڕی دانایەکەوە سیارەی کردە دیاری کەوە پارەی کردە دیاری ئەو شتانە هەیە بەڵام زیادە ڕەویشی تێدایە ینی ڕاستی لە ڕووی نرخەوە هەوڵتان داوە کە وەکو ڕۆژانی ئاسایی بێیان بە شێوەیەکی گشتی نرخەکە بەرز نەبووتەوە نرخەکە لە دەستەمەنیە نرخەکە عالەمیان یعنی لە هەموو دنیا لە ڕۆژی ڤاڵەنتاین گوڵەکە بوویتە 2 قات و هەندێک ینی گوڵەکە بەخۆی سعرەکەی زیاد بووە ئەمە نەم لە فرۆشی خۆمان یعنی نەمان کردە 2 قات بەڵام مەجبورین دەبی هەندێک پارەکەی زیاد بکەین چونکە لە سەرمە کە دەکڕین کە 2 مانگ پێش ئێستا حیجزمان کرد بەس هەر بە سعری مانجی دوو بە سعری ڤاڵەنتاین لۆمان حساب دەکەن گوڵەکەمان لەسەر گران بۆ مەجبورین دەبی گران بکەین بەڵام زۆر گرانمان نەکردێکەوەمان لێ کرد کە لەسەرمە بوویتە 2 قات ئەمەش لەسەر وڵاتی بکەین 2 قات کاک دەشتی ئەو گوڵانە لەکوێ دێنن پێم وابێ وەزارەتی کشت و کاڵ نەمامگەیەکی تایبەتی دروست کردووە تایبەت بەو گوڵانە هێشتا گەشتۆتە بەرهەم یاخود ئەمە تا چەند دەبێتە هاوکار بۆ ئێوە ئەگەر ئەو گوڵانە لە دەرەوە هاوردە هەرێمی کوردستان نەکەن بەرکو لە هەرێمی کوردستان ئەو گوڵانە هەبێت گوڵەکان هۆڵندیە بەڵام لە کینیاوە دێ نا ئەوەی کە هەیە لە کوردستان جارێ نەگەیشتان دوان بڵم سەتایەکیشی نییە هەنی جارێ بەرهەمی نییە و یەک کێشەش هەیە لێرانە کەوە پێشتر مەزرعەکە بوو لێرە تەکلیفی گەلێک زۆرە هەنی ئەو گوڵێکەوە لە کینیاوە دێت لە هۆڵنداوە دێت لە ئێرانیشمان هەیەکەوە دێت گوڵەکان ئەو گوڵێکە ئەگەر 3000 4000 2000 تەکلیف بکە ئەوەی خۆمان بی دەکاتە 5000 6000 یان تەکلیفەکەی زۆرە چونکە لێرە مەصرفی زۆرە ینی کەشهواکەمان لە تەواوە ینی هەندێک لۆ زستانی ساردی ناوێت مەزبوون لە زستانی دەبی کەمە هەواکەی گەرم بکەین لە هاوینی گەرم دەبی هەواکەی ینی شوێنەکەی بۆ بڕەنجینین بەڵام تەماشەیەکەی مەصرفەکەی گەلێک زۆرە کولفەکەی گەلێک زۆرە لەوانەیە ئەویش هاری کاری حکومەتی نەبی مەجبوری ئەو کارەبایە زۆرە و ئاوە زۆرە پرۆژەکەی حکوومەت بێتن باشترەوە ئەو ئێستاکەی وەزارەتی کشت و کاڵ هەیە ئەو تا ئێستا نەهاتیتە بازار نازانی داخۆ لەوانەیە ئینشاڵا کوالیتەکەی لەوەی باشتری ئینشاڵا نرخەکەی لەوەی هەرزانتر دەبی لە هاوڵاتی ئەوزە نازانم لە خۆچکە تا ئێستا نەهاتیتە بازار بەخێر بێن سەرچاوە دەستەکانت خۆش بێ سانە بەڕاستی ئەو شوێنەی ئێستا ئێمە لێی زۆر ساردە لەبەرەوەی
کەشێکی تایبەتیان بۆ ئەو گوڵانە دابین کردووە بۆ ئەوی تێک نەچن چونکە وەکو میوانەکەشم باسی کرد ینی هەیەە چەند ڕۆژێکە ئەو گوڵانی لێرە حدس کردووە ئامادە کراوە ینی بەشێکیان نرخیشی لەسەر ئەسانە ینی ئەمە بەنمونە ئەو چەپکە گوڵە بای 800,000 دینارە ئەمەیان بەو شێوەیەیە ینی من لە دەرەوە بینیم بە 200,000 300,000 بەنمونە ئێستا ئەمەشیان بە 150,000 دینارە و ئەمەشیان بە 200,000 دینارە ینی نرخەکان جیاوازن و ئەوەی من بەرچاوم کەوتی بێت کەمترین نرخی ئەم گوڵە بووە کە بای 40,000 دینار بووە ڕەنگە نرخی کەمتریشە بێت بەڵام ئەمەیان کە لێرە لەو شوێنەکە بەرچاوم کرد ئەمە کەمترین نرخیانە کە لە 40,000 دینارەوە دەست پێ دەکات. دەستخۆش بڕیار سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت.